ئەگەر باس لە مێژووی کوردستان بکەم، کوردستان خاکی پیرۆزە بۆ کوردەکان، بەڵام هەمیشەش کوردەکان نەتەوەی خۆیان پاراستووە. بەڵام ئەگەر سەهل بکەین لەبەرەوەی خاکێکی پیرۆزە، بە قەولی دەڵێن بە بەرەکەتە، سەرچاوی ژێرزەمینی زۆر زۆرە، بۆیە هەمیشە تەمۆحی داگیرکەران لەسەری بووە. جاهر لە ئەگەر ئەم ناچمەوە زۆر مێژوو، بەڵام ئەگەر مێژووی کورد بخوێنەوە دەبینی کوردستان چەندین جار داگیرکراوە و دابەشکراوە، بەتایبەتیش لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە. بۆ نمونە تورکیا، ئێران، ئەو دوو دەوڵەتە کە زۆر زۆر تەداخل لە نێو هەرێمی کوردستاندا دەکەن. لەو چەند ساڵی دواییدا کار گەیشتۆتە ئەوەی کە هەم ئێران و هەم تورکیا سەروەری یاسایی عێراق بەگشتووە هەرێمی کوردستان پێشێل دەکەن، ئەویش بە موشکباران، بە تۆپبارانکردن، بە لێدان لە خەڵکی سیڤیل، جا هەر جارە بە شێوازە. ئەگەر باز لە ئێران بکەم، دەتوان بڵێم لە 2008 بە بەهێزترین موشکەکانی خۆی هەرێمی کوردستان دەکاتە ئامانج و خەڵکێکی زۆری سیڤیلیش بە بیانووی پەنابەری سیاسی یاخود پێشمەرگە بوون دەکاتە قوربانی، کەەوە جێگای قبوڵ نییە و دەبێتە هۆی ینی کە یاسا بخوێنێ یا کەسێک شارەزا بێت لە یاسا ئەو پێشێلکردنی سەروەری وڵاتە و دژی یاسای مافی مرۆڤە. ئەگەر باس لە تورکیا بکەم، ئەویش بە هەمان شێوە تورکیا زۆر دڕندانەتر لە ئێران هەڵدەکرێتە سەر هەرێمی کوردستان. تورکیا بۆ ژنەوەساوە کە بە موشک یاخود بە تارە یا بە هەر شێوازێکی چەک بە بیانووی بوونی پەکەکە هەرێمی کوردستان پێشێل سەروەری هەرێمی کوردستان پێشێل دەکا و خەڵکێکی زۆر دەکاتە قوربانی. بەوەشەوە نەوەستاوە بە درۆنەکانی ئەو ماوەی لە چەند شوێنی هەرێمی کوردستان خەڵکی سیڤیلی کردا قوربانی بەهۆی درۆنەکانە، بەهۆی درۆنە تاکە کەسەکانەوە لە سەرجادە، لە سەر شەقام، لە نێوماڵان یاخود لە گوندەکان سەروەری هەرێمی کوردستان پێشێل دەکا و خەڵکێکی زۆری کردوتە قوربانی. ئێمە کە لە کۆیدا دەنشین هەردوو 3 هەفتە پێش، ئێستا لە چنارۆک ماشێنێکی کە 4 کەسی مەدەنی تێدا بوو کردی قوربانی و کردی ئامانجی درۆنەکانی خۆی و 4 کەسی تێدا شەهیدکردن. و ماوەکانی دیکە لە کریسکان، لە قەندیل، هاوڵاتیەکی سیڤیل کە خەڵکی شتوکاڵ بوو لەوێ، خەڵکی زەویزاری خەریکی کاری زەویزاری خۆی بوو کردیا قوربانی و ماشەن سیارەکەشی لێ سوپان. ئەو تەداخلکردنانە لە هەرێمی کوردستان جا لەلایەن هەر کەسێکەوە بێ، بەتایبەتیش ئێمە کە ئەو چەند ساڵی دوایی تورکیا و ئێران دەبینین دەسەڵاتی ڕاستەوخۆیان بەسەر هەرێمی کوردستاندا هەیە. حکوومەتی هەرێمی کوردستانیش تەنها بە ئیدانە ئەو کارە ئیدانە دەکات، ینی هیچ بەرپرسانەوەیەکی نییە. بۆیە پێویستە لەسەر کورد نەتەوەی کورد بەگشتی و دانیشتوانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازێ حیزب و دین و ئاین و ڕەگەز هەمویان بە یەکدەنگ دژی کۆماری ئیسلامی و دژی تورکی دڕندا بزەنگن یاخود خۆپێشاندان کە یا هەر ڕێگایەک کە کاریگەری دەبێت لەسەر نەبوونی ئەو هێرشانە بۆ سەر هەرێمی کوردستان یەکدەنگ یەک هەڵوێست بن بۆ محکومکردنی ئەو هێرشانە و چی دیکە خەڵکی کورد نەبێتە قوربانی دەستی دەوڵەتە دڕندەکانی وەکو ئێران و تورکیا.